کەم کەس هەیە لەم ڕۆژگارەدا مۆبایلی نەبێت کە لەوانەیە زیاتر لە 10 کاتژمێر بەدەستمانەوە بێت. بەس ئایا بیرمان لەوە کردوێتەوە کە ئەم ئامێرە چەندە میکرۆبی لە خۆی گرتووە؟ میکرۆبەکان بەردەوام لە هەوڵی ئەوەدان بێنە ناو لەشمانەوە. ئەوان پێویستیان بە شوێنێکی تەڕیان شێدار هەیە تا بتوانن بژین. لەشی مرۆڤیش باشترین ژینگەیە. کاتێکیش جێگەی خۆیان لە ناو لەشی مرۆڤ کردەوە، ئەنجا نۆرەی ئەوەیە ژمارەی خۆیان زۆر بکەن لە ڕێگەی دەرچەکانی لەشی مرۆڤەوە دەگوازرێنەوە بۆ دەوروبەر. بڵاوبوونەوەی ئەم میکرۆبانە زۆر خێراترە لەوەی کە بیری لێ دەکەینەوە. هەندێک لە میکرۆبەکانیش توانای بەرگەگرتنێکی زۆر زۆریان هەیە و بۆ ماوەیەکی زۆر دەتوانن لەسەر ڕووی ماددەکانی دەوروبەری مرۆڤ بمێننەوە. ئێمە لەم بەرنامەیە گرنگترین ئەو شوێنانەی کە پێمان وایە پیس نین یان کەمترین ڕێژەی میکرۆب گەشەیان لێ دەکات تێست دەکەین لە ڕێگەی تیوبێکەوە کە بە شێوەیەکی زانستیانە و دوور لە پیسبوون ئامادەکراوە. نمونەی چەند شوێنێک وەردەگرین و دەیانبینە تاقیگە و لەوێ لە ناو دەفری تایبەت دەچێنرێن و بەم شێوەیە گەشەی میکرۆب دیاری دەکەین. ناوچەی پیشەسازی ئەو شوێنەی کە بە نەخۆشخانەی ئۆتۆمبیل دادەنرێت، خەڵکێکی زۆر هەمیشە دێنە ئێرە چونکە لە ژیانی ئێمە ئۆتۆمبیل تاکە سەرچاوی هاتوچۆیە و ڕۆژانە ژمارەیەکی بەرچاو لەم ئۆتۆمبیلانە کێشەیان بۆ دروست دەبێت. جادەکانی ناوچەی پیشەسازی ڕەش داگیرساون و لە زۆربەی کۆڵانەکان ڕۆن و پاژماوەی چەوری و یەدەگی سیارەکان دەبینرێن. جگە لەوەی کە زبڵ و خاشاک لێرە زۆر بەباشی مامەڵەی لەگەڵ ناکرێت و لە هەندێک لە کۆڵانەکان بێگوێدانە ڕێنمایە تەندروستیەکان فرێدراون. هەموو ئەمانە بە پیسی ناو دەبرێن. بەڵام ئایا ڕێژەی میکرۆب لەسەر ئامێر و پاشماوەی ئەم ناوچانە چەندە؟ ئێرە ناوچەی پیشەسازیە لە شاری هەولێر. ئێستا دەچینە یەکێک لەو دوکانانەی کە گێڕی سیارەکانی لێ چاک دەکرێتەوە. لەوێ نمونەی خۆمان وەردەگرین بزانین ڕێژەی میکرۆب و ڤایرۆس و بەکتریاکان تا چەند لەم ناوچە پیشەسازیە بوونیان هەیە. بەراوردیشی یەکەین لەگەڵ شوێنێکی تر. وەستاکەنعان کاری گێڕی ئۆتۆمبیل دەکات. لە دوکانەکەی ئەو بڕێکی زۆر ڕۆن و چەوری ڕژاوە چونکە گێڕی ئۆتۆمبیل هاوشێوەی بزوێنەری سەرەکی ڕۆنی تێدایە و دەبێت بە گوێرەی پێویست بگۆڕدرێت. لێرە بۆ بەجێگەیاندنی کارەکانیان چەندین ئامێر و کەرەستە بەکاردەهێنن. دەمەوێت بزانم تا چەند ئەم ئامێرانە بوونەتە شوێنی گەشەی میکرۆب و بەکتریاکان. وەساگیان ڕۆژی چەند گێڕی سیارە دەکەیەوە لێرە؟ والله دکتۆر شرط نییە حەسب بازار. يعني ڕۆژوە هەیە مەسەن 2 سیارە هەیە، ڕۆژوە هەیە 6 سیارە 7 سیارەیە. بەس سیارەکان ئیشی گێر ئاسان نییە. وەساگیان کە تەواو دەبی لە ئیش و کارەکەت دەست بە چی خاوێن دەکەیەوە؟ والله دکتۆر هەر بانزینە. بانزینەکە ئاخۆ لەبەر چی بەنزین بەکاردێنن زیاتر؟ ئەو پیسای ئەو چەورەیە بانزینە بێ خاوێن ناکرێت. بانزینیش طبعا يعني میکرۆب ئەم لا دەبە. دەستان ئەزێت نادە بانزینەکە پاشان دوایی ئەم فێرم یعنی یەکی خۆ مەسەن چەند ساڵە 20 ساڵە وشاکەی فێری هەیە هەیە ینی عەزیزە هەیە طبیعیە. زۆر باشە. من ئەم تیوبەم لەگەڵ خۆمێنەوە وەساگیان لەوانەیە زۆرێک هەبێ پێی وابێ کە منیش لەوانە یەکێک لەوانە بم کە پێم وابێ ئێرە لە ڕووی تەندروستیەوە شوێنێکی پیسە. من لە ڕێگەی ئەم تیوبەوە سامپڵێک لە یەکێ لە ئامێرەکانتان وەردەگرم بزانم چەند میکرۆب و بەکتریا لێرە هەیە دوای بەراوردی دەکەم لەگەڵ شوێنێکی. باش نییە؟ لەسەر مێزە زۆربەی ئەو پێداویستیانەیە کە وەستاکەنعان و هاوکارەکانی بەردەوام ئیشیان پێ دەبی لە سپانەکان لە بورخیەکان. بۆیە من ئەو سامپڵی ئەو بەشەی کە دەمێ وەریگرم دەمێت لەو ئامێرانە وەریبگرم بۆی بزانم تا چەند میکرۆب و ڤایرۆس و بەکتریایی هەیە. پاشان دەیبینە تاقیگە لەوێ لە ناو شوێنی تایبەت
هەڵسەنگاندن بۆ ئەو میکرۆبانی ئێرە دەکەین. ڕۆژانە خەڵکانێکی زۆر ئەم قادرمە کارەباییانە بەکاردێنن و بۆ ئەوەی نەکەون لەسەری دەست بەم تەنیشتانەوە دەگرن کە ئەمەش لەوانەیە میکرۆبێکی زۆر لە ڕێگەی دەستیانەوە بگوازرێتەوە بۆ ئێرە و بە هەمان شێوە لەمەشەوە بۆ دەستیان. بەڵام جارێ مەوزوعی ئەم قادرمەیە بەجێ دێڵم دەچمە ناو سوپەرمارکێتێکەوە لەوێ دەمەوێت بزانم تا چەند ئەو عەرەبانانە یان ئەو شوێنانەی تر کە ڕۆژانە هاوڵاتیان دەستی لێ دەدەن ئەگەری ئەوەی هەیە ڕێژەی میکرۆب زۆر بێ پێیانەوە دێم تێستی ئەوانیش دەکەم و پاشان دەگەڕێت. ئەو گالیسکانی کە لە سوپەرمارکێتەکاندا هەیە و بەهۆیەوە کڕیار پێداویستیەکانی خۆی دەگەنێتە لای کاشێر ئەگەری ئەوەیان هەیە کە میکرۆب گەشەیان لەسەر بکات. سەدان کڕیار لەوانەیە هەمان گالیسکە بەکاربهێنن جگە لە هەڵگرتنی کاڵەکان شوێنێکی تایبەت بۆ دانیشتنی منداڵ لە گالیسکەکاندا هەیە. کاک بەڕا لێرە ئێوە چەند شتان هەیە کە مشتری دێت ئەوکانی خۆی تێدەکە ئەوانی کە کڕیوێتی دووشتمان هەیە یەکەمیان ترۆلیەکە شۆپینگ ترۆلی ئەوەی دووەم ئەوە شۆپینگ ترۆلیمان هەیە جگە لە شۆپینگ ترۆلی باسکێتەکانمان هەیە یعنی ئەگەر مشتری کڕیار حەزی لێبی کوانتیتیەکی بەرز بە زۆر ئایتم ببات دێ ترۆلیەکەی دەبا حەزی لێبی يعني شتێکی زۆر کەم بکڕی باسکێتەکەی دەبا شتێکی خەفیف ئەمانە کە ڕۆژانە بە هەمان شێوە هاوڵاتی بەکاری هێنێ لە بۆ شتکڕینی ئەم دەستکانیان لەبارن بۆ ئەوی توش میکرۆب و شت لەسەریان بمێنێتەوە. ئێوە چیان لێەکەن لە حاڵەتێکدا بۆی ئەم میکرۆبانە لە یەکێک و کەمتر بگوازێتەوە هەر چۆنێک بێ چونکە کۆنتڕۆڵکردنی لەوانەیە ئاسان نەبێ. ڕاستیەکەی ئەوە زۆر سنسیتیڤە زۆر حساسە ینی ئەوە لەگەر ئەوەی چکە ئەوە منداڵ دادنیش بە خۆش دەزانین منداڵ مقاومەی زۆر کەمترە لە ئەدەڵت لەگەری توژمەی مەنەخۆشی ئەو زە تەرکیزەکەمان زۆر زیاترە لەسەر ئەو منتیقەیە لەگەر ئەوەی جەدوڵمان هەیە ڕۆژانە هەفتانە مانگانە ڕۆژانە کلینینگ دەکرێت پێش ئیفتتاح پێشەوەی کە ستۆر بکرێتەوە پێشەوەی کە بازارەکە بکرێتەوە ساعت حوتی بەیانی ئەوە بە جوانی خایەن دەکرێتەوە بە دیتۆل ئەوە دوو بەشە خاوێن دەکرێت ئەو دوو بەشە خایەن دەکرێتەوە ڕۆژانە ناتوانانی هەمووی خاوێن بکەوێەوە چکە زۆر سێستنیەوەکەی تر هەفتانە ڕۆژی جمعیان ڕۆژی شەم و ڕۆژێکی دیاریکراومان هەیە ئەمە کە ئەو ڕۆژێ مەجالمان دەبی لە مەخزنی هەموو عارەبانەکان وەجبە بە وەجبە دەبینە مەخزنی بە دیتۆل بە موادی معقیم هەر هەمووی دەشورێ پێ دەوترێت هەفتانە ئەو هەفتانە ئەوە دیپ کلینینگە جگە لەو یەک ڕۆژمان هەیە لە مانگ مانتلی کلینینگ ئەو مانگانەیە دیسان هەر هەموو ترۆلیەکان دەبینە وەرهاوس دەبینە مەخزن بە جوانی خاوێنی دەکەینەوە جگە لەوەش سیانەشی دەکرێت مینتننس هەموو ئەم خاوێنکردنانی کە کاکبڕا باسی دەکات هێشتا ئەگەری مانەوەی میکرۆب هەیە لەسەر ئەمانە بە ئێمە دەمانەوێت لێرە تێستێک بکەین لە چەند شوێنێکی تریش کردومانە دەمانوێت نمونەیەک لە هەراغی ئەم دەستکەوەر بگرین پاشان لە تاقیگە پشکنینی بۆ بکەین زین چەند میکرۆب لەسەر ئەم دەستکە هەیە ئەمە ئەمڕۆ کاتژمێر چەند خاوێن کراوەوە ساعت هەفت تا هەشتیان ئەو یەک ساعت هەمی خاوێن دەکرێت زۆر باشە ئەمە دەمانوێت سمیرێکی لێوەرگین حەز لێ هەر بەدەستی خۆت وەری بگرین ئەو هەمووی نەختێک دەتوانێت بێرە مەسحێکی پێ بکەیت بەڵێ دەتوانێت پشتەوەشی دەست خۆش زۆر سپاس ئەو جەدوایە لە نەتیجەکەی لە بەرنامەکە دەبینەوە. ئەم جاریان هاتینە ناو بازاری دۆلار فرۆشان لە شاری هەولێر. دەمانوێت بزانین تا چەند میکرۆبەکان لەسەر ئەو پارەی کە لە نێوان هاوڵاتیان ئاڵوگۆڕی پێدەکرێت بوونیان هەیە. بەراوردی دەکەین لەگەڵ ئەو
نمونەی کە پێشتر لە ناوچەی پیشەسازی وەرمانگرت و هەروەها لەگەڵ ئەو شوێنانەی تریش کە پاش ئێرە دەڕێت لەگەڵمان بێن. سعدی علی ڕۆژانە لەم بازاڕێ و مێزەکەی بۆ گۆڕینەوە و کڕینی دراو بەکاردەهێنێت. لە ڕووی تەندروستیەوە مامەڵەکردنی دراو یان پارە لە بینی هاوڵاتیان تۆکو وڵاتێک بە هیچ خەتەرێکی دەزانی لەسەر تەندروستی؟ بەدڵنیایەوە پارە یعنی شتێکی زۆر پیسە ئەبێ زۆر تەندروستی معاملەی لەگەڵ بکرێت. چۆن ئێستا ئەو پارێکە زۆر دێ هاوچووەکە دەبینی مەسەلەن کابرا فیتەرە ئیش دەکا فیتەرەکە پارەکەی لە ژیرفانی دەنێ هەزاران نەعو ڤایرۆس توش دەبێت. هەوڵاتی دوکاندارە شتە فرۆشی لێوێندەر چەندین دەست دەکا ئەمانە هەموو ڤایرۆسن ڕاستی. ئێوە لێرە کە ڕۆژانە لەگەڵ ئەو پارەیە تەعاملەکەن چۆن خۆتان لێ پارێزن کە وەکو خۆت دەڵێی ئەو پارەیە والله ڕۆژێکی زۆر میکرۆبی پێوەیە بەعام خۆی خەچێ مەعاتە موافر وە زۆر تەندروست نییە لە معاملەکردن لە شتانە ئەتوانێت بێن سپا هەشتای زۆر بەبێ ئەوەی کە جێژ ناڵێت معاملەی پێ چەند دەکات. کەس لەم بازاڕە پاژەوەی خەریکی ئیشی پارەیەک سەرەچێ نان دەخوا؟ بەخوای تێیدا هەیە زۆری بەڵام بۆ شێوێژ نییە عنیکە بڵێن دەستستان دەسۆن. ئێستا دەمانوێت ئەگەر نمونەیەکی پارە هەبێ لای تۆ بەواستە ئێمەوە نمونونەکەی لێ وەرگرین و بیبین لە شوێنی تایبەت زەرعیکەین بۆی بزانین چەند ڤایرۆس و میکرۆب لەسەر ئەو پارەیە هەیە. زۆر ئاسایەتی ئەو پارەیە میکرۆبی زیاترەیان سپانەکەی سنا. بەخوای ئەتوانم بڵێم تەواوکەری یەکگرینە ئێستا بڵێم قەنەعەتمە پارەکەی میکرۆبی زیاتر بێت. زۆر باش. ئەم پارەیە زۆر دەست و زۆر دەست دەکات لەوانەیە لەسەر کەسێ بگەست زۆر کەسێ لەوانەیە نەخۆشی ڤایرۆس کە بەدیەبی دێتە لای تۆ دەگۆڕتوەست پێ ناکە لەو ڤایرۆسە بگوازرێتەوە. زۆر باشە. ئێستا من ئەوەی خۆم دەکەمەوە بڵێ پێم خۆشە تۆ بەسەر پارەکەی بهێنی و ئەو هەبی دەیتەوە دەستم بۆی سامپڵەکە وەرگێ چەند شوێنێکی تریش دەتوانێت. زۆر باش. چەنە بۆ هۆی قەیرانەکانەوە کەمتر پارە لە دەست هاوڵاتیان دەبیرێن بەڵام ئێمە بۆ ئەوی بیسەلمێنین تا چەند ئەم دراوانە کە ئاڵوگۆڕیان پێ دەکرێت میکرۆبیان لەسرە نمونەی خۆمانمان لێ وەرگرت. ئێستاش بەرەو شوێنێکی تر دەکەوینە ڕێ بۆ ئەوەی نمونەی چەند بابەتێکی تر وەربگرین پاشان بەراوردیم. لە خواردنگە و چێشتخانەکان خەڵکانێکی زۆر و بەردەوام نانی لێ دەخۆن. چەند کەرەستەیەک هەیە ئەگەری پیسبوونیان بە میکرۆب زۆرە. قوتووی کاچەب و مایۆنێز و خوێدان و شەکردان ئەگەری میکرۆبایی بوونیان بەدەستی ئەو کەسانی لێرە نان دەخۆن لە ئارادایە. هاتوومەتە چێشتخانەیەک دەمەوێت دوو نمونە وەرگرم لە دوو شوێنی جیاوازی ناو چێشتخانەکە. یەکیشان ئەو شوێنەی کە قاپی لێ دەشۆری واتە مەخسەلەکەی کە ئەمە وەکو نمونەیە گۆرێگرم تەنانەت بۆ مەخسەلەکانی ناوماڵیش و لە هەمان کادا دەمێت نمونەیەکیش لە دیوی دەرەوەی قوتووی کەچەپ یان مایۆنیز کاتێکی ئێماچین لەوێ داوای لە فێگە خۆین ئەو کەچەپ و مایۆنیزە بەکارێنین لەفەکەی پێوە خۆین. با ئێستاش یەکەم جار بڕۆمە چێشتخانەکە. بێگومان ئەو مەخسەلە ئەم شوێنەیە کە قاپ و قاچاغی ئێرەی لێ خاوێن دەکرێتەوە هاوشێوەی ئەو مەخسەلانە لە هەموو ماڵەکاندا هەیە کە قاپ و قاچاقی ڕۆژانی خۆمانی لێ خاوێن دەکەینەوە. ئەوەی ئێستا بە ڕووکەش دیارە مەخسەلەکە تا ڕادەیەکی زۆر خاوێنە بەڵام دەمانوێت بزانین ئایا هیچ بەشێک لەو شوێنانەی بە تایبەتی کە ڕاستەوخۆ ئاوی بەرناکەوێت بۆ بە ژینگەیەکی لەبار بۆ گەشەکردنی میکرۆبەکان بۆ ئێستا من نمونەی لێ وەردەگرم. هەر لەم چێشتخانەیە نمونەیەکی تریش وەردەگرم لەو کەچەبانی کە هەردەم لەبەردەست هاوڵاتیاندایە
لە کاتی خواردنی لەفەکانیان کە بەکاردێنین بزانین تا چەند دیوی دەرەوەی ئەو کەچەپ یان مایۆنێزیان هەر شتێکی تر کە لەگەڵای بۆ کاتی خواردن بەکاردێ تا چەند بۆ بەژینگەیەک بۆ گەشەکردنی میکرۆبەکە. فەرمووە. نمونەیەکی لێوەردەگرین و هاوشێوەی نمونونەکانی تر دەبینە تاقیگە. چەند منداڵێک لە یەکێک لە گەڕەکە میلیەکانی شاری هەولێر کە لە گۆڕەپانێکی تۆپی پێی پشتگوێخرا و یاری دەکەن شوێنی وەرگرتنی نمونەیەکی ترە لەم بەرنمەیەدا. ئەگەر لە هیچ یەکێک لە نمونونەکانی تر دڵنیا نەبم لەم شوێنە دڵنیام کە میکرۆبێکی زۆر دەوری ئەم منداڵانەی داوە. چۆنن؟ باشنەوە چ دەکەن؟ ئێ؟ لە بۆ سەد جادێ. هەتا کوێ جادەکە دەڕوا؟ ئێ زۆر باشە. ئیش کو دەڕوا؟ خێرا دەڕوا؟ ئێ زۆر باشە. هەموو ڕۆژێ دێنە ئێرە گەمان دەکەن؟ ئەدیوەچی دەستنەوە ماڵی دەستان دەشۆن؟ ها؟ یانی کو یانی بۆ خۆی خاوێن دەبتەوە تا دەچیەوە ماڵێ؟ ئەی یعنی ئەنگۆنانی ناخۆن هەتا دەستان نەشۆن؟ ئەدیوەچی لێرە گەمان دەکەن هیچ جبس و کێک و شتانە ناخۆن؟ نییە. بەس پێشەوەی ئاوەکە بخۆیتەوە دەبی دەستان بشۆن خاوێن بن وانە؟ ئەتوناوت چییە؟ ئەیوب ئەتو کە دەچیەوە ماڵ دەست خاوێن دەکەیەوە؟ بەڕاست؟ جوان جوان بە کو دەیشوێ؟ بە سابوون بە ئاوی جوان جوان خاوێنی دەکەیەوە؟ ئێ لاواش ئافرم. هەموو ڕۆژێک کاتێکی زۆر لێرە بەسەر دەبن دەستیان لەناو خۆڵ و بە ئامێرەکانی یاریکردنیان جگەلەوەی کە بڕێکی زۆر تۆز و خۆڵ هەڵدەمژن ئەم خۆڵی کە ئەمان ئێستا یاری پێ دەکەن ئەگەری زۆرە میکرۆبی تێدا بێت. بۆیە من دەمەوێت نمونەیەک لە یەکێک لەو ئامرازای یاریکردانی کە ئێستا لە بەردەستیانە وەربگرم پاش ئەمزانم چەند بەکتریا و میکرۆب لەسەری گەشەی کردو. بۆ پاراستنی تەندروستی مناڵەکانمان کەنەوەی دوا ڕۆژن پێویستە شوێنی یاریکردنی باشتریان بۆ فراهەم کرێت. هیوادارم لایانی پەیوەندیدار ئەمە بە هەند هەڵبگرێت چونکە لەگەڵ چوونەوەیان بۆ ماڵەوە لەوانەیە کۆمەڵێک میکرۆب لەگەڵ خۆیانە بۆ خوشک و برا و کە سوکارەکان لە ناو خێزانەکانیان بنەوە. پاشەوەی کە نمونونەکانمان وەرگرت ئێستا هاتمێتە تاقیگەی تەندروستی گشتی دەمانێت لەوێ پشکنینیان بۆ بکەین لەو شوێنانی کە ئێمە سەردانمان کردوون بزانین ئەنجامەکانیان چۆن دەبێت. تاقیگەی تەندروستی ناوەندی لە شاری هەولێر چەندین جۆرە پشکنینی تێدا ئەنجام دەدرێت. ئەنجامی پشکنینەکانی ئەم تاقیگەیە باوەڕپێکراوترین پشکنینە لە سەرجەم دام و دەستگاکاندا. کاک ئەحمەد 6 نمونەوان هێنەوە لە 6 شوێنی جیاواز هەر یەکەی سوابێکمان وەرگرتووە لە چەند شتێک بۆ نمونە لە ناوچەی پیشتەسازی لەو ئامێرانی کە بەکاری دێنن لە بازاڕی دۆلارفرۆشان لە چەند پارەیەک لە چێشخانێک لە سینگەکەی و لە کەچەب و ئەوانی کە لە کاتی خواردنە بەکاردێ هەروەها لە سوپەرمارکێتێک لەو عەرەبانەی کە هاوڵاتی شتومەکەکانی تێدەکات منداڵەکەی خۆی ناودەنێ پاشان کۆمەڵێک منداڵ کە یاریان دەکرد لە
ئەو شتانی کە گەم و ئەوانەیە سوابێکمان لەوانە ژۆر گرتووە هێنامانە بۆ لای بەڕێستان ئەو ڕێنمایانی کە پێشتر لە کاتی وەرگرتنی تیوبەکان وەرمانگرتە بوو تەطبیقمان کردووە ناوەی پیس نەبووە هەمووی بە ڕێکوپێکی دامەناوە ئێستاش دەمانێت بزانین ئێوە چی لێ دەکەن ئەمە هەموو جارێک کە سامپڵمان لە بۆ دێ بەڕاستی ئەوە یەکەم جارە گۆشەی دەکەن کە لە دەرەوە سامپڵی بنێن بە سواب ئەمە سواب هەموو جارێ لە ساڵی ئەمەلیاتەکان تیممان هەیە تیمی خاص دەردەستی کە شارەزایەتی زۆری هەیە لە ساڵی ئەمەلیات پێش ئەمەلیاتی سواب لە هەموو جێیەکانی ناو ژووری ئەمەلیات وەردەگرین ئێستا ئەوەی کە هیناتان یەکەم جارەکە دەکەین سامپڵەکانیش زۆر باشە دەستان خۆش تاقیم کرایە لەسەر حسابی تاقیمەکەی یەکەم زار طبعا زەوەکەش دەبێت تاقیم بی لە پێش ئاگری بی و کەناوی ئەو کە کۆنتامینێشن بکەوت مهم من باشم کە ئەوە هاتمەتە ژوورۆی لە بەرانی باشە دەست خۆشبی ئێرکان لە منتیقەکە حەسرە و هودەکەش دەچی باشە و ئەوەی کە پیسی هەیە ڕای دەچێشی زەوەکە ئێستا ئەو زەوەی کە زەرعی لێ دەکەین تاقیم کرایە زۆر باش ئێستا هەر سامپڵەک ڕقەمی بۆ تاقیم دەکەین ئەوە ڕقەم یەک کە ئەوەش ڕقەم یەک ئەوە لە بۆ سامپڵی ڕقەم یەک دایگەنێ ئێستا فەرشەکە تەواو هەمان فەرش بەکتریاکان هیچمان نەما بە زۆن دەیمایە لەناو ئینکوبێتەری دانی لوماوە شوێنی تایبەت بۆ هەڵدەکەن دەرەجە حرارەی 37 لۆ 24 ساعتی هەمان ئەو دەرەجەیە کە پلەی گەرمی لەشی کەسێکی ئاسایی بالضبط کە باشترین دەرەجەیە لە بۆ نمووی بەکتریای 24 ساعتیش وەختێکی زۆر باشە لە بۆی کە بەکتریاکە نمووی بکەن ینی من دەبێت پاش 24 کاتژمێری تر بێم پاش 24 ساعتکە ئینشاءالله بەخێر بێ سەرچاوان ئینشاءالله نتیجەکانتان پێ دەرێنەوە بۆ ئەوەی گەشەی میکرۆبەکان بە تەواوی ڕووبدات دەفرەکان دەخرێنە ناو شوێنێکی تایبەتەوە ئیمان خان دەمانوێت پاژۆی نمونونەکان کە وەرگیراوە و گەشەی لەسەر کردو بەکتریاکان دەمانوێت لەسەری تەوزیحکەی بەس من پێشتر کە نمونونەکانم هێنابوو بەس بە ژمارە هێنابووم ئەستا پێت هەڵێم ژمارەکان ئیکوێ یەک بەیەکیش لەگەڵێ بۆمان ئەگەر باس بکەین بەڵێ نمونەی ژمارەیەک لە سپانەی یەکێک لە ئەو کەسانی کە لە ناوچەی پیشەسازی کار دەکەن لە سپانەی لەو ئامێری کە بەکاری دێنێ لە کاتی ئیشکردنە لەوە نمونونەکەەوە گیراوە دەمانوێت بزانین بەکتریای لەسەر یانە سامپڵی ڕقەمێک گرۆتەکەی زۆر کەمە نمونەی دووەم لە چەند دراوێک وەرگیراوە لە بازاڕی کۆڕینەوەی دۆلار و دراو ڕقم دوو مێکس دەرچۆ بەحکمەوەی کە بەدەست تەعامل دەکرێت لەو دەست لەو ئەو دەست دوونەوە کۆڵۆنی دەرچۆ نمونەی سێممان هی ئەو عەرەبانەیە بوو کە کڕیاران لە ناو سوپەرمارکێتەکانە شتەکانی خوانی تێدەکەن ئەوش بە حکمی ئەوەی زۆر دەستی دەکات لەو دەست لەو ئەو دەست ئەوش زۆر هەبی گرۆت بەکتریا دەرچوە بەکتریایەکی زۆر 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 نمونە کردوە نمونەی چوارەممان لە یەکێک لە شوێنی قاپشتنەکانی یان مەخسەلی چێشتخانەیەک وەرگیراوە ئەوش تەمان زۆر پیش دەرچوە بە حکمی ئەوەی ئەو جیانەکەی ئیشی مەتاعمیش لێ دەکەن خواردنش زۆر ئەوەش بیئەیەکە لە جێکە لە بۆ بەکتریا گەشەی زۆر لەسەر زۆر یعنی کە هەر دەتانی ئەن هەر ئەو بیئەیە حسابن کە enrichment میدیا لە بۆ بەکتریا کەواتە زۆرترین گەشەی بەکتریا لەو شوێنانە ڕوودەدا کە لە دەوروبەری مەخسەلەکەیە نمونەی پێنجەممان لە قوتوویەکی کەچەپ کە لە چێشتخانەکە بەکاردەهات هاوڵاتی لە کاتی ناخواردنەوە بەکاری دێنێت دەمانێت بزانین ئەو چ زۆر گەشەیەکی لەسەر ئەوش مێکس دەرچۆن هێبی گرۆت بەکتریا دەرچۆن نمونەی شەشەم و کۆتاییمان لە ئامرازی یاریکردنی منداڵان بووە کە وەرمان بوو ئەو بە حکمی ئەوەی کە لە ئاردی زەمەیلەکان عادەتەن بەکتریا و فەنگەس زۆرە لەو قەتر لە دەرەجەیەک نمون کرد کەڕووی کردووە کەڕوو زۆر باشە کەواتە ئەوەی کە بۆمان دەرکەوت زۆرترین ڕێژەی گەشە کە وەکو ئەوەی لە بڵین لەو میدیایانەی کە بەکتریاکان لە سەریان گەشیان کردووە دەرکەوت زۆربەی لەسەر ئەو شوێنانە بوو بە تایبەتی دەوروبەری مەخسەلەکە و هەروەها کەچەبەکە بەڵێ
یاری منداڵە یاری منداڵە. بۆ وەرگرتنی وەڵام دەچمە لای توێژەرێکی زانستی. سەبارەت بەو تاقیکردنەوەی کە ئێمە لەم بەرنامەیە کردبوومان کە ئەنجامەکانمان بە تۆ ڕاگەیان بەڕای تۆ بۆ وایە؟ طبعاً پێش هەموو شتێک زۆر دەستخۆشیتان لێکم چکە بەڕاستی خاستەن لە کوردستان پێویستمان بە توێژینەوەی ئاو بەو شێوانە هەیە و پێویستمان بەوەیە خەڵک وریا بکەینەوە ئایا چی پیسە لە چ کاتێکا بێ خۆمان پارێزین و چۆن خۆمان پارێزین لە توشبوونی بەم نەخۆشیانە. ئەو نمونەیە کە جەنابتە لەیلەوانەیە زۆر کەس هەستی کردبێ شوێنێک لە سناعە ئەو پلایسانەی کە بەکاری هێنن هەر کە لە بەرچاوی بینین زۆر پیسە ڕەنگی ناشرینە و بە هەمان شێوە ڕەمێکم بۆنێکی ناخۆشی لێبێ بەڵام بۆچی بەکتریای زۆر لەسەر نەدۆزراوەتەوە بۆچی میکرۆبی زۆر لەسەر نەدۆزراوەتەوە چکە خۆراکی کەمە ئەو شوێنە بۆ ئەو زیندەوەرانە پێویستیان بە دەرەجە یەک پێویستیان بە ئاوە کەواتە ئەو شوێنانی کە ئێمە زۆرتر نمونەمان لێوەرگرت بوو هەمووی لە ڕێگای دەسەوە گوازرا بووی کەچەبەکە بێت عەرەبانەکەی ناو سوپەرمارکێتەکە بێت. ئەمە چی دەگەێنێک ئەگەر ئێمە بمانەوێ وا بکەین ئەم میکرۆبانە کە ئێستا تۆ بۆ ئێمە شەرح کرد وا لێ بکەین زەرمان پێ نەگەێنێ نەگاتە لای ئێمە ڕێگاکان چین احتیمان بەکوێ بین کوێی تریشەیە کە تۆ باوەڕ دەکەی ئێمە لەوانەیە نەماتوانی بێ هەموو شوێنەکان کەفەکەن خۆتە زانی زۆر باش میکرۆب لە هەموو شوێنێک هەیە. دەستکی دەرگا بۆ نمونەیەکی کەی کە لەوانەیە زوو مێشکت بۆی نەچێت بەڵام لە ئەسڵا پیسترین شوێن حتا لە توالێتیش لەسەر توالێت و لە مەخسەلیش پیستر کیبۆردی کۆمپیوتەرە کیبۆردی کۆمپیوتەر و ماوسی کۆمپیوتەر چکە ڕۆژانە بەکاردێ خاصەتەن ئەو کۆمپیوتەرانەی کە زۆر کەس بەکاری هێنن کە یەک نەفەر نییە چۆن خۆمان بپارێزین کە دەستە دەشۆی زۆر پێویستە بە جوانی و بە درێژخایان دەستت بشۆی نمونە زۆرە ئەگەر لە ئینتەرنێت بگەڕی چەندها ڕسمیتیای شێوازی دەستشتن چۆنە بێجگەلەوەش لە هەمووی مهمتر کە دەست شت بە سابوونەکە جوان دەست لە یەک ئەخشێنی کە تەواو بووی بەعزێ مەطعم خۆشبەختانە زۆربەی مەطعمیستە زۆربەی چێشخانەکان و مەطعمەکان بڵین دەستڕی وا بەکارێن کە فڕێبین وەکو کلنێکس بەڵام ئەگەر بە خاولی پاچیکەیتەوە وەکو وایە دەستت نەشت بێ چکە ئەو کەسی پێشتوە هاتووە دەستی شتووە بەو خاولیە پاچی کردوتەوە هەموو بەکتریاکانی دەستی گواستۆتەوە بۆ خاولیەکە بۆ لەگەڵ دەستشتنەکە بەکتریاکە ناڕوە نەخێر لەگەڵ دەستشتنەکە وەکوتم ئەگەر ئەو مادەی بەکاری هێنی دژە بەکتریانە بێ بەکتریاکە ناکوژێ بەکتریاکە بەس ئەوەیە لە دەستت ئەبێتەوە بەڵام لەگەڵ ئاوەکە زۆری ناڕۆ زۆربەی لە کاتی دەستڕینەکە ئەڕوان. ئەو نمونانی کە وەرگیران لەم بەرنمەیەدا بەشێکی زۆر کەمی ژینگەن کە لە چواردەوری مرۆڤ داڵدەی بەکتریا و میکرۆبەکانی تر دەدەن کۆنتڕۆڵکردنیان کارێکی ئەستەمە بەڵام ئەوەی کە دەبێت هەمومان بیزانین گرنگیدانمانە بە خاوێنی خۆمان و خێزان و کەرەستەکانمان بەو شێوەیەی کە زانستی تەندروستی ئامۆژگاریمان دەکات نەک ئەوەی کە خۆمان لی تێگەیشتوین هەر شاد.